سلامتان لەبێت بەڕێزان. 3 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر کەوتنی ڕژێمی دیکتاتۆرەتی بەعس و تاوکو ئێستاش کورد کێشەکانی لەگەڵ بەغداد یەکلا نەکردوێتەوە. دوای 13 ساڵ لە ڕوخانی ڕژێمی بەعس تاوکو ئێستا لایەنە کوردیەکان ناتوانێت کێشەی خاک و مادەی 130 نەوت لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق یەکلا بکەنەوە. لایەنە کوردیەکان لە سەرەتای کەوتنی سەدام یاریزانێکی گەورەی گۆڕەپانی سیاسی عێراق بوون، کەچی ئێستا ڕۆڵی تەماشاکەر دەبینن لە گۆڕانکاریەکانی بەغداد. بە میوانداری هەرێک لە بەڕێزان یاسین حەسەن وەزیری پێشووی دەوڵەتی عێراق لە ستۆدیۆی سەرەکی هەروەها ناوزەد ڕەسوڵ ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. سەرۆکاتی ئەمریکا ڕۆژی 9 نیسان کۆتایی بە دیکتاتۆریەتی سەدام هات کە ماوەی 35 ساڵ بە ئاگر و ئاسن سەرکوتی گەلانی عێراقی کرد. ڕژێمەکەی سەدام سەدان تاوانی جەنگ و دژە مرۆڤایەتی دژ بە گەلێک کورد ئەنجامدا لە ئەنفال و کیمیابارانکردن و کاولکردنی شار و دێهاتەکانی کوردستان. ناوچووی دەسەڵاتی سەدام لە 9 نیسان وانەیەکی ترە بۆ دیکتاتۆرەکان و ئەو کەسانەی خۆیان دەسەپێن و ئەوان پێدەڵێت دەسەڵاتدارێک لە عێراق و کوردستان بیر لە دیکتاتۆریەت و خۆسەپاندن بکاتەوە هەمان چارەنووسی سەدامی دەبێت. هەرچەندە دوای لەناوبردنی سەدام دۆخی سیاسی و ئابووری عێراق سەپامگیری بەخۆی نەبینیوە، بەڵام چوارە ڕۆژان و ڕاپرسێک لە عێراق بەرەوە چوون و تاوکو ئێستا چوارە ڕۆژی دەسەڵات لە پۆستی سەرۆک وەزیرانی عێراق ڕووی داوە. لایەنە کوردیەکان ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە ناوبردنی دیکتاتۆریەتی عێراق و بنیادنانەوەی عێراقی بێت، بەڵام ئێستا دوای 13 ساڵ لە کەوتنی سەدام کورد نەیتوانیوە کێشەکانی لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق یەکلا بکاتەوە. کورد لە سەرەتای بنیادنانەوەی عێراقی نوێ پێگە و قورسایەکی گەورەی هەبوو. بە جۆرێک لە ژێرفشاری کووردا ئیبراهیم جەعفەری یەکەم سەرۆک وەزیرانی هەڵبژێرداوی عێراق لە ساڵی 2005 بەر لە تەواوکردنی وادەکەی لە پۆستەکەی دوورخرایەوە، کەچی ئێستاوەندە پێگەی کورد لاواز بووە لە کاتی پێکهێنانی حکوومەتی عەبادی لە ساڵی 2014 تاوەکو لایەنە کوردیەکان بڕیاری بەشداریکردنیاندا کابینەی عەبادی لە بەردەم پەرلەمان خەریکی متمانە وەرگرتن بوو. هەرچەندە کورد لە 2003 تاوەکو ئێستا لە کابینەکانی حکوومەتی عێراقدا زیاتر لە 40 پۆستی وەزاری وەرگرتووە، بەڵام ئەم پۆستانە بۆ بەشێوەی حیزبی بەکارهاتوون و ئەمەش وای کردووە پێگەی کورد لە عێراق لاواز بێت و نەتوانرێت کێشەی خاک و مادەی 140 و برسی نەوت و هێزە چەکدارەکان یەکلا بکاتەوە. لەلایەکترەوە بەرپرسانی کورد دوای ڕوخانی بەعس داوایان کرد ئەزموونی حوکمڕانی هەرێم بگوازێتەوە بۆ بەغداد و سود لە ئەزموونی دێموکراسی هەرێم وەربگیرێت، کەچی ئێستا لە هەرێم دامودۆزەکانی هەرێم پەکخراون و ئاڵوگۆڕی دەسەڵاتیش ناکرێت، کەچی لە عێراقدا 3000 ئاڵوگۆڕ لە پۆستی سەرۆک کۆمار و 4000 ئاڵوگۆڕ لە پۆستی سەرۆک وەزیران ڕووی داوە. بە بڕوای چاودێرانیش کورد تاوەکو ناوماڵی خۆی ڕێک نەخاتەوە و دام و دەستگاکانی کارا نەکاتەوە، ناتوانێت بە پێگەیەکی بەهێزەوە مامەڵە لەگەڵ دەسەڵاتدارانی بەغداد بکات. خۆشەوی سوپاس بۆ میوانەکانم. ماوەسە یاسین ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین و باز لەوە بکەین کە ڕۆژی 9 نیسان ڕۆژی کەوتنی دیکتاتۆرێکە. پەیامی ئەم ڕۆژە بۆ دەسەڵاتداران چییە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. 9 چوار خاڵی وەرچەرخان بوو لە مێژووی نوێی عێراقا. کۆمەڵێک پەیامی هەڵگرت بوو دەرهەق بە خەباتی گەلان و دەرهەق بە دیکتاتۆرەکان. پێمانەڵێ دیکتاتۆر چەندە بەهێز بێ، هێزی گەل هێزێکی لە بن نەهاتووە، هەر ئەبێ هێزی دادگەری گەل زاڵێ بەسەر هێزی پڕ لە ستەم و پڕ لەوەی شومە و پڕ لە بەڵای دیکتاتۆرەکان. ڕاستەکان پێمانەڵێن دەسەڵاتەکان خوای پەروەردگار ئەیبەخشێ بە ئینسانەکان و تاقیەکاتەوە، بۆیە هەموو جارێ پێوانە گێڕنەوەڵێن سەدام حوسێن لە کاتێکا کەەوە ئاەتا خوێندایەوە ڕاستڵەکی قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. 9 چوار پێمانەڵێ کە ستەم ئەبێ هەر لە کۆتاییە بێت. 9 چوار پێمانەڵێ نەک سەدام حوسێن هەر کەسێک وەک سەدام حوسێن وابێت بێگومان وەکو ئەوی لێدێ. قەزافی
عەلی عەبدوڵڵا ساڵح و ئێستەی تەنانەت ئێستەی بەشار ئەسەد و هەروەها زۆر لە دیکتاتۆرەکانی تر بە هەمان چارەنووسا ڕۆیشتوون. ئەوە ڕێگەی هەر دیکتاتۆرێکە کە بە زۆر باوشکە بە کورسیەکەیە وە گەلی خۆی بچەوسێنێتەوە و ئەوە ڕێگەی هەر سیستمێکە و هەر دەسەڵاتێکە وەکو حیزبی بەعەس کە بیەوێ ببێ بە نەکبەتی و بە نەهامەتی بۆ ئەو گەلەیکە ئەو سەرپەرشتی ئەکا و ئەو گەلەی خسۆتە ژێر دەستی خۆیەوە. نوێی چوار خاڵی وەرچەرخان بوو و هێمایەکی زۆر زۆر بەهێز بوو پەیام بوو بۆ دیکتاتۆرەکان کە دەست هەڵگرن لە دەسەڵات و پەیامە بۆ گەلان کە بەردەوام بن لەسەر خەبات و بەڵام پێ دوایە دەسەڵاتدارانی عێراق و کوردستانیش لە پەیامەکانی نۆی سێ ڕۆژی کەوتنی دیکتاتۆرێک و ڕۆژی کەوتنی خۆسەپاندن تێگەشتون. یەک لە کێشەکانی مرۆڤ ئەوە یەکەمتر پند وەرەگرێ لە ئەو حاڵەتانی کە دێ بەسەر خەڵکانی ترە هەتا خۆی دەستی نەچسکێ بە ئاگرەکەیە بێگومان بە ئاگا نایەتەوە. پێم وایە پەیامەکە گەیشتووە بەڵام حەقیقەتی تاڵ لای خەڵکی ئەوەیەکە بەرژەوەندەکانیان بخاتە مەترسیەوە ئامادەی ئەوە نینکە گوێی بۆ بگرن ئەینا زۆریان ئەو ڕاستیانە ئەزانن. ئێستا ئەتوانین بڵین عێراق بە شێوەیەکی گشتی بە هەمان قۆناغی ڕابردووە تێئەپەڕێ جا دیکتاتۆریەتێک جاری وا هەیە بە شێوەیەکی جەماعی لەلایەن حیزبێکەوە کرێ دیکتاتۆریەت جاری وایە لە لایەن سیستمێکەوە یاخود لەلایەن تاکە کەسێکەوە. ئەو میراتەی کە سەدام هەیبوو لە دیکتاتۆریت ماوە لە عێراقدا بنەبڕ نەبووە خەباتی گەل بۆ دەستهێنانی ئازادی هەتا ئێستا لە عێراقدا زەمینەکەی هەل لەبارە هۆیەکانی بەردەوامبوونی خەباتی گەلانی عێراق هەتا ئێستا هەر ماوە و ئەبێ هەر بەردەوام بێت. بەڵێ ئەم نەخۆشی مەسلەی میراتی دیکتاتۆریەت و حیزبێک یاخود شخصێک کوردستانیشی گرتوتەوە یاخود لە دروستبووندا لە کوردستان؟ لە کوردستان ئێمە تا ئێستا نازانین بە چه ئاقارێکە ئەڕوا کۆمەڵێک کێشە و گیر و گرفت هەیە دەرهەق بە هەرێمی کوردستان هەندێک مەترسی هەیە و هەتا ئێستا و توێژەکان هەر بەردەوامە لە کوردستان پەرلەمانێکمان هەیە ئەم پەرلەمانەکە بەداخەوە ئێستا تعتیل کراوە لە کار خراوە بەڵام لە ڕابردووە قسەی خۆی کردووە و بۆ ئەوەی کە قسەی تەواوی خۆی نەکە هەتا ئێستا تعتیل کراوە زۆر بەداخەوە ئومێدمان وایەکە کوردستان دوور بێ لەو حاڵەتە و وەزئی وەکوی کە ڕووی کردی عێراق لە ڕابردووە ڕوو لە هەرێمی کوردستان. بەڵام وەکو پرسەر لەم دواتە دەچێنە لای کاک نەوزاد پێ دوایە ئەگەر هەردەسەڵاتدارێک چ لە عێراق چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە کوردستان ڕێچکەی سەدام بکرێمان چارەنووسی دەبێت نەک لە کوردستان یا لە عێراق لە هەر شوێنێکی دنیاە هەر کەسێک پەیڕەوی دیکتاتۆریەت بکە هەمان ڕێچکەی سەدام حوسێن بگرێ بە دەردی سەدام ئەڕوا و لە ڕابردووە سەرکردەکانی کورد هەموو حەزەریان داو بە سەدام حوسێن کە ڕوبەڕووی ئەو چارەنووسە ئەبێتەوە. ئێمەی کورد و گەلانی تری لە عێراقیشە لە بەدرێژایی نیو سەدە خەباتمان لە پێناوی نەهێشتن و ڕیشەکێشکردنی دیکتاتۆریەتا بووە و لە پێناوی بە بەرجەستەکردنی مافی ڕەوای کووردا بووە هیوادارین ئەوەی کە خەڵکیان لێ بە ئاگاهێنایەوە بەسەر خۆمانی کورداتیانە پەڕێ. سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لایەوە کاگە نەوزاد ئەگەر بینە لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕێستان وەکو ئەندامێکی پەرلەمانی عێراق تێڕوانینتان بۆ ڕۆژی 9 نیسان چییە یاخود چ پەیامێکی تێدایە هەم بۆ دەسەڵاتداران هەم بۆ خەڵک و گەلی عێراق؟ زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بۆ ئەو میوانە بەڕێز و بە خێراتنی گەرمی دەکەم. لە ڕاستیدا 9 نیسانی 2023 بە بڕای من ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی گەلانی عێراق بە گشتی و گەلی کورد بە تایبەتی چونکە ئێمەی گەلی کورد زیاتر لە کەمینە و پێکاتەکانی دیکەی گەلانی عێراق ببووینە قوربانی هەموو ئەو کارە دزێ و ئەو کارە دیکتاتۆریانەیە کە سەدام و دارودەستەکەی لە ماوەی حکومڕانی خۆی بە ئەنجامی گەیاند بوو. بۆیە دەتوانم بڵێم ئەگەر جارێک بۆ عێراقیەکان لە ناوچوونی سەدام خۆش بوو بێت ئەوە بۆ گەلانی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە لە هەرێمی کوردستان ئەوە 10 و 100 جار پڕ بووە لە خۆشی. بەڵام بەداخەوە ئەوەی جێ پرسیارە ئەوەیە کە
ئەم ئاڵوگۆڕە لە حکومڕانی ئەم ڕۆژە پرشنگدارە لە مێژووی گەلانی عێراق نەتواندرا بە شێوەیەک لە شێوەکان ئیستیسمار بکرێەوە سوودی لەوەربژیرێ یان لایەنی کەم ئەزمموی تاڵی سەدام حوسێن وەکو دیکتاتۆرێک بکرێتە ئەزممونێک کە هەم هەرێمی کوردستان هەموو پێکاتەکانی دیکەی عێراق سوودی لێوەربگرن. بەداخەوە لێرە و لەوێ ئەگەر سەدام وەکو جەستا وەکو پێکاتە وەکو پێکار بوونیشی نەبێت ئەوە دەبینین نەفەسی سەدام حوسێن بیری سەدام حوسێن فکری سەدام حوسێن بەداخەوە لە ناو کایەکانی عێراق بەگشتی و تەنانەت دەتوانم بڵێم لە ئەدا و بیرکردنەوەی بەشێک لە حزبە سیاسەکانی کوردستان و لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە و بۆنی دەکەین. بۆیە دەبواە بە بڕای من ئەم عقلیەتە لە بەڕێوەبردننی عێراق بکرێتە پندێک بکرێتە نمونەیە کە بەبڕای بەبڕ چی دیکە هەم گەلانی عێراق و هەم هەرێمی کوردستان هەوڵ نەدەین ئەو ئەزمونە دووبارە بکەینەوە بگرە دەبواە ئێمە بیکەینە بنەمای ئەوەی کە ئێمە جارێکی دیکە پێچەوانەی بەرژەوەندەکانی خەڵکی خۆمان پێچەوانەی مەفاهیمەکانی دیموکراسی پێچەوانەی مەفاهیمەکانی ئازادی ڕەفتار نەکەین. ئێستا لە عێراق ڕاستە سەدام حوسێن وەکو پەیکار وەکو بوون وجودی نەماوە بەڵام ئەو ناکۆچی و ئەو لەکتر تێنەگەیشتن و ئەو پابند نەبوونە بە بناماکانی دیموکراسی ئەو قبول نەکردنەی یەکتر چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان پێمان دەڵێت کە ئێمە نەمانتوانیوە دوای قۆناغی سەدام حوسێن قۆناغێکی نوێ بەرجەستە بکەین و عێراقێک بەرهەمبێنین کەم عێراقە جێگەی هەمومانی تێدا بێتەوە ئەم عێراقە ببێتە چەترێک هەمومانی تێدا کۆ بکرێتەوە و مافا زەوتکراوەکانی گەلانی عێراقی تێدا بەرجەستە بێت. بەڵێ کەواتە بەڕێزت باست لەوەکت کە لە ئاستی عێراقدا هەم لە ئاستی کوردستانیش مەسلەی میراتی دیکتاتۆریەت ماوە چۆن یان ئەگەر ئەمە زیاتر ڕوون بکەیتەوە؟ بێگومان ئەمن باوەڕم وایە کە هەموو دیکتاتۆرێک کە دوای ئەوەی دەڕوا خوانێک سفرەیەک بەجێ دێڵێ بۆ دیکتاتۆرە بچووکەکانی دوای خۆی. ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی نەمانتوانی وەکو باسم کرد سوود لەو پەندا سوود لەو حاڵەتە مێژوویە وەربگرین کە سەدام حوسێن بەسەری هات. هەموو ئەو تاوانانەی کە سەدام حوسێن بەرامبەر بە میلەتەکەی کردی بەرامبەر بە گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی کردی دەرەنجامەکەی ئەوە بوو کە خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی لێی هەڵسانەوە و تەفروتونیان کردو تەنانەت بە نەعل و بە پێڵاو لە ڕسمەکانیشیاندا. دەبێ هەرێمی کوردستان ئێمە قسەمان زیاتر لەسەر هەرێمی کوردستانە چونکە وەک باسم کرد تاوانەکانی سەدام حوسێن زۆر ڕق و چینەیان هەبوو بەرامبەر بە گەلی عێراق گەلی کوردستان و چیمیایی لێدا ئەنفالی بارزانیەکانی کرد ئەنفالی بەدناوی پرۆسەی گەورەی ئەنفالی لە هەموو ناوچەکانی گەرمیانەوە دەست پێ کرد ئەنفالی لە کۆیە کرد ئەنفالی لە دهۆ کرد یعنی چیمیایی لە زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا دەبواە ئەمە وامان لێ بکە کە ئێمە پابند بین بە ملەتەکەی خۆمان یعنی خۆشەویستێک لە نێوان خەڵکی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردبوونی هەبێ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی دەبێت زیاتر کارێک بکەن کە لەگەڵ خەڵکی خۆیان نزیک ببنەوە نەوەک ینی ئەو حاڵەتە ناتەبیعی کە ئەمڕۆ کە لە هەرێمی کوردستان دەبینین ینی ئێمە ئەگەر لە کاتێک کە پەرلەمان پەک بخەین لە کاتێک کە دامودەزگاکانی هەرێمی کوردستان بێنرخ بکەین لە کاتێک کە حزب باڵا دەست بێ بەسەر کۆی کای سیاسی لە هەرێمی کوردستان لە کاتێک کە سیاسەکانمان بازرگانی بکەن و داخلی کەسابەت ببن و لە کاتێک سیاسەکانمان بە شێوەیەک بژین کە شێوەژیانیان شاهانە بێ و لە خۆشترین و لە ڕەفاهیترین ئاستی ژیان بژین و هاوڵاتیان و کاسبکاران و موچەخۆرانی وڵاتەکەشمان بە مەمرەمەژی بژین و ڕۆژ بە ڕۆژیان و گوزارانیان لە ئاستی باڵاوە بێتە ئاستی نزم و ئاستی بەرپرسەکانیش هەر ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەند بن و بەرز ببنەوە ئەوە معنای ئەوەیە کە ئێمە نەماتوانی وەسوود لە ئەزمموی تاڵی سەدام حوسێن وەربگرین نەماتوانیوە کە دیکتاتۆریەت ڕەتکەینەوە و فەزایکی دیموکراسی بەرهەمبێنین دیموکراسی معنای چییە؟ دیموکراسی
دیموکراسی معنای ئەوەی پێکەوە بژین، معنای ئەوەیە یەکتر قبول بکەین، دیموکراسی معنای ئەوەیە کە لەگەڵ ملەتەکەی خۆمان بژین، معنای ئەوەیە کە فەرق و جیاوازی لە بینی بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان بوونی نەبێت. لە کاتێک کە هەموو ئەو شتانەمان بینی پێشێلکردنی ئازادیمان لە هەرێمی کوردستان بینی، ڕۆژنامەنووس ببینین تیرۆر بکرێ، ببینین خەڵک بە مەورەمەژی بژی، ببینی خەڵک موچێ نەبی، ببینی خەڵک پێشمەرگەکانمان یعنی لە سنگەرەکانی پێشەوە خۆیان بکەنە قوربانی ملەتەکەمان و موچەکانیان و یان دەرماڵەکانیان بدزرێ. معنای ئەوەیە ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان سووری لە ئەزمموی بەعز وەرنەگرتووە، بە پێچەوانە دەتوانم بڵێم لێرە و لەوێ لە بەشێک لە کایەکان و لە بەشێک لە ئۆرگانەکانی ئەم حکومڕانیا دەسەڵاتی بەعس و فکری بەعز لە ناو خۆماندا دووبارە دەکەین. ینی چۆن ینی ئێستا لە کوردستان بەرپرسێ تەبەنی دیکتاتۆرەتی سەدام و فکری سەدام کە لە حکومڕانیدا؟ دیکتاتۆریەت چۆنە؟ تۆ سەرۆکێکی لەم هەرێمە ماوەی یاسایی تەواو بووە ئامادەنی کورسەکە چۆڵ بکەیت، تۆ حزبێکی سیاسی لەم هەرێمە دەسەڵات و حکومڕانی بەدەست تۆیە، پەرلەمان پەک دەخەی، وەزیری حزبەکان بە ئارەزوی خۆ دەنێریەوە ماڵەوە، بازار قۆرەخ دەکەی، پرۆسەی نەوت داگیر دەکەی و شەفافی ناکەی و پەیوەندەکانی خۆت لەگەڵ هەموو بەشێکی زۆر لە وڵاتانی ناوچەکە تێک دەدەی و کەس نازانێ نە سیاسیەکان هاوڵاتیان چاودێرانی سیاسی کۆمەلگای مەدەنی کەسیان نازانن سیاست لە هەرێمی کوردستان بە چ ئاقار و ئاراستەیەکدا دەڕوات. معنای ئەوەیە کە ئەمە دەتوانین بڵین بێسەرگەردانیەک، دەتوانین بڵین پێشێویەک نائارامیەک لە بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان دایە، کەواتە دەتوانین بڵین بە شێوەک لە شێوەکان ئێمە نەمانتوانی وەسوود لە ئەزمموی تاگڕەوی بەعز وەربگرین، ئێمە ژوا دەمانەوێت بە شێوەی تاگڕەوانە مارەسەی سیاست بکەین. دیکتاتۆریەت چۆن دروست دەبێت؟ دیکتاتۆریە لە دوو حاڵەت دروست دەبێت، یەکێکیانەوەیە کە بە شێوەی تاگڕەوانە خۆت بسەپێنی و هاوێژی و لە هەمان کاتیشدا حزبەکان کە لە گۆڕەپانەکان و هاوڵاتیان کە لە گۆڕەپانەکان بە ناچاری بێدەنگ بکرێن، دیکتاتۆریە لەوە دروست دەبێت. ئێمە قەت نەمانزانی بەیانێک لە خەواڵ سابینی دیکتاتۆرێک بەمان دروست بێت. پرۆسەیەکە وردە گروپێک، جەماعاتێک، بنەماڵەیەک، حزبێک دەستیان بەسەر کۆی کایەکان داگرت و دوجار بوونەتە دیکتاتۆری. بەڵێ دواتر دەگەرم وڵای بەڕێز کاک نەوزەد مامۆستا یاسین سەبارەت بە مەسەلەی ئەوی کاک نەوزەد باسی کرد لە مەسەلەی بۆچی مەسەرەن بەشێک لە پارتەکان سەرکردەکان نەیانتوانیوە ینی سوود لە مەسەلەی لە ناوچوونی سەدام وەربگرن، ینی بۆ نمونە ئەگەر ئێمە کەس ناشوپێنی بە سەدام، بەڵام مەسەلەی تاگڕەوی و خۆسەپاندن ئەوانە بۆ دووبارە ببنەوە لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان منۆکو پێشتر ئاماژەم پێکرد ئەتوانین بڵین ئەزمونەکەمان لە چاو گەلانی تر ڕەنگە ئەزمونێکی تازە بێ و وشیاری سیاسیمان ڕەنگە کەمتر بێ، ئەقلیەتی خەباتی شاخ هەتا ئێستا ڕەنگە زاڵ بێ بەسەر سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە و ئەو سیستمە حیزبیەش کە هەیە تا ئێستا هەر سیستمی سەردەمی خەباتی شاخە زۆر بەداخەوە کە لە هەرێمی کوردستان ئێمە بانگەشەی خزمەتکردن بە گەلی کورد و دیاریکردنی مافی چارەی خۆنووسی بۆ گەلی کورد و دروشمی دامەزرانی دەوڵەتی کورد یە خستنی هەر چوار پارچەی هەرێمی کوردستان کە ئەممان بەرز کرد بێتەوە. ئەگەر لە ڕابردوو ئەم دروشمەمان بەرز کرد بێتەوە، بەڵام ئێستا بە پێچەوانەوە دەربکەوێ ئەوە علامەتی استیفهام و نیشانی پرسیار لەسەر ڕابردووی سەرکردەکانی گەلی کورد و ئەوانەی کە تەشەبوس ئەکەن و پابندن بە کورسی دەسەڵات و لە هەرێمی کوردستانە نیشانی پرسیاریان لەسەر دروستەکە. زۆر بەداخەوە ئێمە کەمتر ئەزمونمان وەرگرتووە لە گەلانی تر لە دەوروبەر و هەروەها لە ئەوروپا بە تایبەت لە وڵاتانی تر تەداولی سوڵتە هەیە بە شێوەیەکی شەرعی، بە شێوەیەکی دەوری، هەر خو لە کەسێک دێت سەرۆکە بێت. لە ئەمریکا 8 ساڵ بۆی هەیە کە سەرۆک بێت، لە ئەوروپا بە هەمان شێوە چەند فتەیەکی دیاریکراوە، بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان کە ئێمە تەجاوزی ئەو حاڵەتەمان کردووە. ئێمە ئومێدەوارین و هیواخوازین هەتا ئەوەندەی کە کاتیان نەپەڕیوە وەکو کوردستان چۆن ئەمانەیە خۆمان بشوبهێنین لە هەندێشتا بە ئەوروپاوە بە هەمان شێوە بتوانین بگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتە تەندروست و ئاسایی کە هەر یەکەمان لە سنووری خۆی بزانێ و کاتێکی دیاریکراوی خۆی هەبێت. مامۆستا دوای 13 ساڵ وەکو کورد گەڕاوینێتە دووە بۆنم لە سەرەتای پرۆسەی مەسەرەن داگیرکردنی عێراقدا هەمیشە سەرکردە کوردەکان بانگەشەوەیان دەکرد کە مەسەر لە هەرێمی کوردستان خاوەنی دام و دەستگا و دیموکراسی ئەوان دەبێت دەسەڵاتدارانی عێراق چاو لە ئێمە بکەن بۆ مەسەلەی حکومڕانی، بۆ مەسەلەی ئاڵوگۆڕی دەسەڵات.
لە کاتی شۆڕشە لە کاتی نەشوەی سەرکەوتنە لە کاتی شکستی دیکتاتۆر و ناحەزان و دوژمنەکانە بێگومان ئینسان قسەی بۆیە لەو کاتەیە تووشی حاڵەتی نەشوەی سەرکەوتن بووە کۆمەڵێک دروشمە گرنگ ئەوەیە کە ئینسان بگاتە ناو ڕاستیەکان و حقەتەکە ئەنجا و بانگەشە بکە قسەیەکی عەرەبی هەیە زۆر جوانە ئەڵێ لا يدعين أحد العفة ما لم يتعرض للفتن هیچ کەسێ ئیدعای پاکیزەگی و پاکینەکە ئەگەر تووشی اختیبار و تاقیکردنەوەکان نەبوو بێ ئازا ئەو کەسەیە کە پارەی لە بەردەسا بوو بێ ئەنجا فەخرکا بۆی کە دزی نەکردووە ئازا ئەو کەسەیە کە دەسەڵاتی لە دەستا بێ ئەنجا فەخر و شانازی بکا بۆی کە دیموکراسی و تەداولی سڵتاکە بە شێوەیەکی سلمی بە شێوەیەکی خولی و بە شێوەیەکی دەوری و بەردەوام مجرد دروشم و شعارات هیچ نییە بە دروشم ئینسان ناتوانێکە ڕەنگە بۆ فترەیە خەڵکی بخەڵەتیانێ بەڵام لە دوایی وکو بڵقی کارتێکە عێراق لە ڕووی ئاڵوگۆڕی دەسەڵات پێش کوردستان دەکەوێتەوە مەسەلەن سەر و کۆمار دەگۆڕدرێت مەسەلەن لە دوای داگیرکردنی عێراقا مەسەلەن علاوی سەرۆک وەزیرانە دواتر جعفەری دواتر مەسەلەن مالیکی دواتر عەبادی ڕەنگە دواتر کەسێکی تریشی بەدوای دێت بۆ لە کوردستان ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات ناکرێت لە ئەتوانین بڵین لە عێراقا ئێستا ڕەنگە دیکتاتۆرێتێکی مەذهبی هەبێت ڕەنگە ئێستا برادەرانی شیعە دەسەڵاتیان گرت پێ بەسەر حکمە لە عێراق و لە نێوان خۆیانە تەداولی پێکەن بۆیە لەوێ مەرجعیەتێکەیە ئەوان بڕیاریان بۆ ئەدا هەر کاتێ بزان مەذهبەکە کەوتۆتە مەترسیەوە ئاخر لێدوانی مقتەدا سەدر لە خێمەکەیە لە ناو ناوچەی سەوزا ئەو لێدوانیدا کە ئەمە لە بەرژەوەندی وەکو خۆی وتی عێراقا لە بەرژەوەندی مەذهبەکەیشانە بەواتایەکی تر کەسێک هەیە لەوێ لە پشت سیاسیەکانەوە کە ئەتوانێت فشاری زۆر گەورە دروستکە ئەوش بەرژەوەندی مەذهبەکەیە و هەروەها ئێستا سیاسەتی نێودەوڵەتیش لەگەڵ ئیستقرار و لە هێمنی عێراقدایە چونکە لە جەنگایە دژ بە داعش ئەمەش هۆکارێکی سەرەکیە لە کوردستان ئەتوانین بڵێن ئەو حاڵەتە هەتا ئێستا لای ئێمە لاوازە احتیمال هەیە پاساوی ئەمریکا پاساوی وڵاتانی تر ئەوە بێکە کوردستان جەنگی داعش هەیە پێویستە ئەم وەزای ئێستا بەم شێوازەی ئێستا بمێنێتەوە ئێمە پێمان وایەکە لە ئایندە ئیلا ئەبێ گۆڕانکاری ببێ و ئەبێ سەرکردەکان مراجعی خۆیان بکەنەوە و ئەبێ هەر بگەڕێنەوانێ بۆ ڕای گەل و جەماوەر پەرلەمان کارا بکرێتەوە بۆی ئەو سیستمەی کە دەیان ساڵە بانگەشەی بۆ کرێ پەیڕۆ بکرێ و ئازادی خەڵکی زەود نەکرێت بەڵام ببراود بەسەر تای پرۆسی داگیرکردنی عێراق کوردستان نەگەڕاوەتەوە بۆ دواوە لە ڕووی ئەوەی کە دامودەستگاکانی پەخراوە مەسەلەن هەندێک دامودەستگا کێشەی یاسایان هەیە حکومەت جۆرێک لە جۆلەکان کێشەی هەیە ئێمە بەپێی تەمەنی هەرێمی کوردستان بە ئەتوانین بڵێن گەڕاوەتەوە بۆ داوە لانی کەم ئەتوانین بڵێن هیوای خەڵکی ڕەنگە لە چاڵ نرابێ لە دوای پرۆسی ئازادی عێراق خەڵک سەری خۆی هەڵناگەر بەرە ئەوروپا بڕوە بەڵام وەکو ئێستا لە هۆیەکانی ڕاگەیاندن میدیاکان باسەکرێت لە ماوەی 2 ساڵە 40,000 کەس هەرێمی کوردستانی بەجێهێشتۆ و سەری خۆی هەڵگرتووە عێراق کوردستان لە ڕووی خزمەتگوزاری و پاشەکشەی کردووە لە ڕووی ئابووریەوە پاشەکشەی کردووە و هەروەها دوور نییە لە ئایندەیە لە ڕووی هەناردەی نەوتیشەوە جۆرێک لە پاشەکشە بە خۆمانەوە بینین ئەوەی کە مایی جێگەی سەرنجە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە منافەسیەکی حیزبیانە هەیە هەمان ئەقلیەتی شاخ و سەردەمی شۆڕشی ڕابردووی گەلی کوردستان پەیڕەو ئەکرێ منافەسەکە هەر هەیە هەر حیزبە ئەوەیە کە سەروەریەکان بۆ خۆی تۆمار بکە مع العلم ئەبوایە کە ئێمە ئێستا هەمووان یەک بووینایە یەک هەڵوێست بووینایە پەرلەمانێکی زۆر کارامان ببوایە ئەگەر مراجعی خۆمان نەکەینەوە ڕەنگە مەترسی پرۆسەی ئێمە ئەم ئەزمونە ئێمە مەترسی زۆر گەورە بۆ خەباتی گەلانی کورد لە بەشەکانی کوردستان سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاگ ناوزادەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسلەی ئاڵوگۆڕی دەسەڵات لە نێوان بەغداد و لە نێوان هەرێمی کوردستاندا خۆ دەزانی ئێمە لە 92 هەڵبژاردنمان کردووە یعنی کامیان زیاتر لە ڕووی ئاڵوگۆڕی دەسەڵاتیدا زیاتر ڕووداوە توانیوانە پرەنسیبی ئاڵوگۆڕی دەسەڵات بسەسپێنن لە ڕاستیدا من لە بیرمە لە سەرەتاکانی ئازادکردنی عێراق قسەیەک لە ناو هەرێمی کوردستان باو بوو کە دەگوترا ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەزمونێکی ئەوەندە جوانە دەیگوازینەوە بۆ عێراق و وەجارێکی دیکە عێراقی پێ دروست دەکەینەوە من ئەو کاتیش ماومە بە دێکۆمێند وتومە ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان
ئەزمونێکی ئەوەندە تەندروست نییە، ئەزمونێکی ئەوەندە دیموکراسی نییە، ئەزمونێکی ئەوەندە جوان نییە، نەک بای بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ناکە، بای ئەوە ناکە کە وڵاتانی دیکەی پێ دروست بکەیتەوە. بەتابەتی وڵاتێکی ڕووخاوی وەکو عێراق کە بەڵام و ڕۆژێک لە ڕۆژەکان ساتێک لە ساتەکانی خۆی دیموکراسی نەبووە و ئازادی نەبووە. بەڵێ ینی بەڵام بەڕێزت کاک نەوزات بەڕێزت ئەندامی پەرلەمانی عێراقی لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی ینی بەرپرسەکانی ئەوەش هەمان بانگەشەیان دەکرد خۆتەنیا بەرپرسەکانی پارتی نەبوون. خۆ من ناوی پارتیم نەهێناوە، ئەسڵا ناوی هیچ حزبێکم نێناوە تۆ یەکسەر تۆمەتەکە بۆ پارتی درێژ بکەیت. من مەبەستم لە گوتم ئەم ڕەئیە لە شارعی کوردستان و لە ناو حزبە سیاسیەکانی کوردستان هەبووە. من ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕابردوو ئەم بیر و بۆچوونیان هەبێت من ڕخنەیان لێ دەگرم، هەڵەیان کردووە. من کە کادیری یەکێتی نیشتیمانی کوردستان بووم بۆ معنایانیە کە دەم و ئەوانم ببەستمەوە و ئەگەر کەم و کوڕێکم لە حزبەکەی خۆم یەکێتێ ببینم بێدەنگ بم. ئازادی و خۆشی و دیموکراسیەتەکە یەکێتی لەوەدایە کە هەمومان لە ناوی یەکێتی دەتوانین قسەی خۆمان بکەین بەبێ ئەوەی کە کەس بتوانێت مەجای قسەکردنمان لێزەوت بکاتن. بۆیە من دەمەوێت بگەڕێمەوە سەر ئەسلی بابەتەکە ئەوەیە کە لە ڕاستیدا ینی ئەم ئەزمونەی لە هەرێمی کوردستان هەبوو ئەو کاتێش کە لە ئێستا بەهێزتر بوو بە کەڵکیەوە نەدەهاتۆ وڵاتێکی دیکە پێ بنیاد بنێەوە. بەڵام با ئێمە قسەمان لەسەرەوە بێ دوای 13 ساڵ لە پرۆسەی ئازادی عێراق بەداخەوە ینی دوو تەوەجه هەبوو لە عێراق. یەکێکیان تەوەجهی شیعەکان بوو کە بە نیەتی ئەوە هاتن تۆڵەی ئەو هەموو تاوان و ئەو هەموو مێژووە کە بە درێژایی مێژوو سونەکانیان با بڵێن لەسەر دەستی سەدام حوسێن کە غەدری لە شیعەکان و شارعی شیعە کرد بوو تۆڵە بکەنەوە. و سونەکانیش لە دیوێکی دیکە لە بەرامبەریان هەر لە خەون و خەیاڵی گەڕانەوەی جارێکی دیکەی سەدام و حزبی بەعس و دار و دەستەی حزبی بەعس بوون بۆ سەر دەسەڵاتی سیاسی لە عێراقدا ویان بەمانایەکە دەتوانین بڵین سونەکان لیان شێوا بوو ینی باوەڕیان نەدەکرد کە ئەوە ڕۆژگارێک بوو قۆناغێک بوو دەسەڵاتی سونە لە عێراق کۆتایی پێهات دەبێت جارێکی دیکەم عێراقی هەمووان بێت عێراقی شیعەکان بێت سونەکان بێت کورد بێت هەموو لایەنەکان بێت. پاش 13 ساڵ ئێستا سونەکان تێگەیشتون کە ئەم عێراقی بەعسیەکان نابێ بمێنێ و عێراق دەبێ عێراقی هەمووان بێ و ئەوانیش داوای فیدراڵەتی خۆیان دەکەن. یعنی قسەکە ئەوەیە کە بەداخەوە یعنی دەتوانین بڵێم هاوپەیمانانیش ئەمریکاش ڕوئیایەک استراتیجیەتێک بەرنامەیەک پرۆژەیەکی گەورەی نەبوو بۆ دوای نەمانی سەدام حوسێن لە عێراق. عێراقی بە شێوەیەک ئاڵۆز و پەشۆکاو کرد کە ئێستا ئێمە دەیبینین ئەم عێراقە چی بەسەر هات. یعنی لە کاتێک هاوپەیمانان ڕوئیا و بەرنامە و پرۆژەیەکی استراتیجیان نەبێ بۆ دوای نەمانی سەدام و شیعەکانیش بە هەمان شێوە و سونەکان بە هەمان شێوە و ئێمەی کوردیش ئەوەندە بەهێز و ئەوەندە پێگەمان بەقوت نەبێ عێراق چی بەسەر دێ عێراقی بەسەر دێ کە ئێستا دەیبینن. ئێمە وەکو کورد لەبەر ئەوەی ئەوەندە داغ لە دڵ بووین بەرامبەر بە عێراق ئەوەندە تووڕە کرابووین لەلایەن سەدام حوسێن و دار و دەستەکەی تاوانی گەورەمان بەرامبەر کرابوو هەموو هیوایەت و ئارەزومان ئەوە بوو بچین لە عێراق پۆست وەربگرین. یعنی زۆر دڵمان خۆش بوو کە پۆستەکان وەربگرین لە عێراق ئەوەندە زۆر فکر و خەیاڵمان بەلای دەستکەوتە نەتەوەیەکان و نیشتیمانیەکانەوە نەبوو. یعنی تەماشای سیاسەتی یەکێتی و پارتی بکە لە کەرکووک. من خۆ دەزانم یعنی عەرەبەکان بە سونە بە شیعە لەگەڵەوە نین کە مافەکانی ئێمە بدەن ئەوە شتێکە یعنی بڕاوەتەوە. بەڵام یەکێتی و پارتی چیان کرد لە کەرکووک حزبایەتیان کرد نەتەوایەتی ینی وجودی نەبوو چەمچی نەتەوەیان بەلاوەنا. ئەوەندەی حزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان لە ناوچە جێناکەکان خەریکی ئەوە بوون کە نفوزی خۆیان دەسەڵاتی خۆیان بەهێز بکەن ئەوەندە خەریکی ئەوە نەبوونە و ناوچانە بگەڕێنەوە کەواتە ئەنی کێشەکە لە ڕوئیای کووردا و ئێمە وەکو کورد ینی پرۆژەیەک یان چۆن دەڵێ ڕوئیایەکی استراتیجی بەرنامەیەکی دیاریکراومان نەبوو بۆ ئێمە لە عێراق چی دەکەین. دوای مامجلال کە سەرۆک کۆمار نەما با ئەم قسەیەتەوە بکەم بە درێژایی ئەو ماوەیە کە دوای ئەوەی بەڕێز مامجلال وەکو سەرۆک کۆمار یعنی لە عێراق بوونی نەما پرۆسەی بەشداریکردنی کورد لە عێراق دراوەتە دەست قەدەر. یعنی فاعیلی کورد ئێستا لە بەغدا فاعیلێکە بێساحەبە. یعنی من لەم قسەیە مەسئولم
ئەوە هەموو دەرکەوتە و دەرئامەجامەکانی ئەو پەیوەندی خراپە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا کە ملەتەکەمان و ڕەشوڕوتەکەمان و فەرمانبەرەکانمان بازەکانی دەدەن سەرمێنەری ئەوەیە کە ئەو قسەی من دەکەم ڕاستە ینی فایلی کورد لە بەغدا بێسا زۆر باشە کاک نەوزاد ئەوەی بەساحەب مەزانە کە ئێمە وەکو پەرلەمانتارەکان لێوەین زۆر باشە کاک نەوزاد مەزانە کە نوێنەری حزبە سیاسیەکان هەندێک وەزارەتیان بەدەست زۆر باشە ینی بەڕێزت پێ وایە لە سەرەتادا کە کورد مەسەرەن لە سەرەتای پرۆسی داگیرکردنی عێراقدا کورد ڕێکخراوتر بوو ینی لە شیعە و لە سونە ینی بەرپرسانی کورد وەرگرتنی پۆستەکانیان تەنا بۆ خەمی حیزبی و گیرفان پڕکردنی خۆیان بۆ زیاتر نەخەمینێتەوەی من لە ڕاستیدا ینی هیچ کاتە کورد وەکو سەرکردایەتی سیاسی وەکو عقلێتی بەڕێوەبردننی فایلی کورد لە بەغدا بە بەهێز نابینم لە هیچ لە قۆناغێک لە قۆناغەکان یعنی لە سەرەتای پرۆسی ئازادی عێراق تا ئەم ساتە وەختەی کە قسەی تێدا دەکەین بەڵام ئێمە لە بیرمان نەچێت یعنی هەرێمی کوردستان هەرێمێکە ئەمری واقعە هەرێمەکە هەوپەیمانان وڵاتان دەستیان پێوە گرتووە دەیانەوێت بیپارێزن دەیانەوێت بەرەو پێشی ببن بەڵام بەداخەوە ینی حزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان خۆمان لایەنە سیاسیەکان حزبە سیاسەکان بە تایبەتی دەسەڵاتدارەکان ناهێڵن ئەم ئەزمونە پێشکەوێت و بەرەو پێش بچێت و ببێتە کیانێکی گەورەتر هەموو ئەوروپا نەسیحەتمان دەکەن هەموو ئەمریکا ئامۆژگاریمان دەکەن وڵاتان پێیان خۆشە دێن سەردانمان دەکەن دەمان بینین دەڕۆین لێرە ڕێزمان دەگرن دەیانەوێت بمانکەنە شتێک ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان نامانەوێت ببینە شت کێشەکە ئەوەیە بەڵێ ئەوان دەڵێن مەرجەعتان هەبێت پەرلەمانتان هەبێت و دیموکراسی بن ئێمە پەرلەمان تێک دەدەین ئەوان پێمان دەڵێن پابند بن بە سەروەریکردنی یاسا بۆ هەمووان وەکو یەک بی ئێمە یاسا بۆ ڕەش و ڕوت و بۆ موچەخۆری عنی یاسایە بەڵام بۆ زەبەلاحەکان بۆ گەورەکان بۆ سەرۆکەکان ئەوانەی کە خۆیان بە فیرعون ناگۆڕنەوە ئەوە یاسا نابێ بۆ ئەوان ینی پێ وایە فیرعونمان هەیە لە کوردستان کە ڕۆژانەش دەبینی بانگەشەی کاک نەوزاد هەندێک بەرپرس لە کوردستان بوون بە فیرعون دەتوانم بڵێم ینی قوتی فیرعونەکان و بوونی فیرعونەکان زۆر زیاترە لە وڵاتیە سادەکانمان ئەدی فیرعون چۆنە ینی خۆ فیرعون چی کردووە گە تۆ تەماشای مێژوو بکەی فیرعون خەڵکی چەساندوێتەوە فیرعون حسابی بۆ کەس نەکردووە یاسا نەبووە یاسای فیرعون یاسایەک بۆ بەسەر هەموواندا دەبا بچەسپێ پارەی ئەو سەردەمە بۆ ئەو بووە خۆشی و ڕەفاهاتی ئەو سەردەمە بۆ ئەو بووە خەڵکیش مافی ئەویان بۆ بەس تەماشای بکەن ئێستا کوردستان یانی وەزعەکە چۆنە یعنی من زۆر باش کەواتە ئێمە چەند فیرعونمان لە کوردستان هەیە پێت وایە دەتوانین بڵێن ینی ئامار بکەین ئەمە ناتوانین ئێستامە لە لەحزەیەکا بڵێن بەڵام سیاسەتی حزبەتی لە هەرێمی کوردستان عقلیەتی خەڵک بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان عقلێتێکی فیرعونانەیە دیکتاتۆریانەیە لەسەر ئاستی بەس ئەمە ئەگەر لەسەر ئاستی قسەکردن ینی لەسەر ئاستی گوتاردان زۆر خۆیان مهم دەردەخەن بەڵام لەسەر ئاستی کردارەچی و دیموکراسی بوون و ئازادی بوون جۆرێکی دیکەیە ینی ئەوەی کە لە واقعدایە زۆر جیاوازە لەوەی کە جێبیست دەبین وە باسی دەکەن وە لە کەناڵەکانی تەلەڤیزۆن یان لە بەیاننامەکانیان دەینووسنەوە و پەخشی دەکەن سپاس دەکەم دواتر گەرم و لای بەڕێزت ماوە سیاسین تۆش پێ وایە کە یەکێتی و پارتی لە ماوەی 13 ساڵی ڕابردوو ینی پۆستەکانیان ئەوەندەی کە بۆ بەرژەوەندی حیزبی بەکارهێناوەندە بۆ بەرژەوەندی نەتەوەی خەڵکی کوردستانیان بەکارهێناوە ینی کورد تا ئێستا مەسەن لە عێراقدا شتی گەورەی بەرز نهێناوە دوای 13 ساڵ من پێم وایە هۆکاری شکستی کورد لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا یا دەستەبەرکردنی مافەکان هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکان مەسئلەی هەوڵدانە بۆ پۆستەکان یا دانەنانی خەڵکانی شیاوە لە شوێنی خۆیانە یا منافەسەی نێوان کەسایەتی لە حیزبەکان نابووە سەبارەت بە وەرگرتنی پۆستەکان لە بەغدا ئەمە بێگومان هۆکارێکە بەڵام ئەبێ ئێمە بگەڕینەوە بۆەوەی کە هۆکاری زۆر گەورەتر هەیە هۆکاری جەوهەریتر هەیە ئێمە وەکو زلهێزەکان وەکو ئەمریکا وەکو ئەوروپا وەکو وڵاتانی عەرەبی وەکو تورکیا کە رازین یەکەرکۆ بەرەتە سەرێمی کوردستان وەکو ئێران کە بە هیچ جۆرێک رازی نابن هەندێک شت هەیە ڕاستە خۆ هۆکارەکەی ئەگەڕێتوانەیە لە ئەسڵ و لە ئەساسا بۆ خۆمان بۆ نمونە کەرکووک وەکو ئەو میوانە بەڕێزەکەمان باسی کرد کاک نەوزاد کە منافەسیان کردو پارتی وەکێتی لە کەرکووکە منافەسەیەکی حیزبیان کردووە بە جۆرێک کە خەڵکی کەرکووک تەواو بێزار بوون ئێستا ئێمە ئەگەر دقت بی مامەڵی کورد لەگەڵ بەغدا
لە ئەساسەوە هەتا ئێستا لە سەرەتاوە ڕەنگە باشتر بێ بەس هەتا ئێستا مامەڵەیەکی تەکتیکیە لەگەڵ یەکتریاخێ نەک استراتیژی. بەغدا لە کوردستان بێزار بووە، کوردستانش لە بەغدا بێزار بووە. ڕەنگە زۆری نەماوێ بەغداش بڵێ کاکە کوردستان فەرموتۆ خۆت یعلانی خۆت بکە جاب بەرەوە ڕەنگە ئەوانش بێزار و بێتن بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئێمە. ئێمە ئێستا سربەخۆیەکی ئابووریمان هەیە و سربەخۆی خاکمان هەیە، چۆنەتی مامەڵی دیبلۆماسی سربەخۆمان هەیە لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستانە یخۆ دەوڵەت چیە سوپایەکی خۆمان هەیە کێشەی ئێمەی کورد هەتا ئێستەوەی کەماوەتەوە ناوخۆیە. ئەگەر بێت و یەکگرتوو بین نێوماڵی خۆمان یەخەین بە هێزێکی ترەوە ڕوبەڕووی بەغدا بوەستینەوە پێگەی کورد ئێستا زۆر زۆر لەبارە ئەم کێشە ناوخوانی لە دەرکەی دوای شەڕی داعش و سەرکەوتنی شەڕی بردنەوەی جەنگەکەی بەسەر داعشدا پێم وایە پێگەی دەولیشمان زۆر زۆر بەهێزە ئێستا ڕەنگە گونجاو بێ بۆ ئەوی کە ئیعلانی سربەخۆیی بکرێ بەڵام بۆ مەرجەی کە نێوماڵی خۆمان یەخەین نەک لەلایەن تاقە کەسێکەوە نەک لەلایەن تاقە حیزبێکەوە بەڵکو بێ گەلی کورد هەستێ بە ئەنجامدانی ئەو سەروەریە. وەکو ئێستا ناوماڵی کورد پەرتەوازە بووە، ناوماڵی کورد زۆر بەداخەوە پەرتەوازەیە. مای نیگەرانیە کە ئێمە پاشکۆبین. ئێستا جەمسەرگیری هەیە، ئێستا دابەشبوون هەیە، ئێستا شەرق و غەرب هەیە، ئێستا زلهێزەکان وجودیان هەیە لە هەرێمی کوردستانە ڕەنگە هەر لایەک وەلای بۆ لایەکە بێ زۆر بەداخەوە مەبین بە کراس لەبەری خەڵکە زۆر بەداخەوە کە مێژوو دووبارە بێتەوە زۆر بەداخەوە کە کوردستان بێتە مەیدانی یەکلاکردنەوەی ململانی نێوان زلهێزەکان وەکو لە ڕابردووە ڕوویداوە. ئەمە هەمووی مای نیگەرانیە. ئێمە داوامان وایە خوازیاری ئەوەشین کە هەموو بگەڕنەوە بۆ ڕژدی خۆیان بەژیری ئیش بکەن و پەرلەمان کارا بکرێتەوە و وتوبێژێکی جددی لە نێوان لایەنەکانە دەست پێ بکات لە دوای کاراکردن. زۆر باشە سەرنجی بەڕێز سەبات بووی کە لە سەرەتای مەسەرەت پێکێنانی کابینەکانی عێراق کورد ڕۆڵێکی زۆر باڵایە و بۆ نمونە لە 2005دا کورتوانی ئیبراهیم جعفەری لە سەر وزێران بە فشارەکانی خۆی لابەرێ بۆ نمونە لە کابینەی یەکەمی دومی مالیکیە لە کوردستان مەسەرەن لە هەولێر تشکیلی حکوومەتەکەی مالیکی دەکرێت. بەڵام ئێستا ئێمە پێگەمان ئەوەندە لاواز بووە بۆ لە 2014 کورتی پرسێکی ئۆتۆ پێ نەکرا لایەنە سیاسەکان لە کۆبوونەوەدابوو کە کابینی عەبادی لە پەرلەمانی عێراق خەریکی ڕاگەاندن بوو. من کارەکەی تیانی لاوازووی پێگەی کورد بەشێکی کە ئەو کاگنەوەزار باسی کرد مەلەفی کورد دۆسی کورد بێخاوانە و ئەزانم بەشێکی پەیوەندی بە کورد خۆیەوە هەیە کە خۆی ئەوێ وابێت چونکە کورد خەریکە قۆناغی تەکتیک بەجێهێڵێ بەرەو حاڵەتێک لە استراتیژ و جیابوونەوە ئەڕوا لە بەغدا. پێگەی کورد لە ڕابردووە لاواز بوو، ئێمە ئەزمونێکمان هەبوو، خاکێکمان هەبوو. لە ڕابردووە هێزی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە کوردستانەوە دەرئەچوون، لە کوردستان تەدریبیان پێکرا، لە باوەشی هەرێمی کوردستانە بوون، لێرە و چوون بەرەو بەغدا بەڵێ کۆبوونەوەکان نەخشەکان لێرەوە کێشرا بۆیە کورد بە هێزێکی زۆر تۆکمەوە چوو. ئەنجا کورد لەو سەرەتاوە بە یەکگرتووی چووە بەغدا کە زۆر مای دڵخۆشی بوو، هێزێکی زۆر فراوانمان هەبوو، سەرنجی ئەوانمان ڕاکێشا و بۆ خۆمان هەر قسەیەکمانە کرد کاریگەری هەبوو، سەرکردەکانی کورد جۆرێک لە کاریزمان هەبوو لە کۆبوونەوەکانی واشنگتن لە کۆبوونەوەکانی لەندەن قسەمان زاڵ بوو بەسەر ئۆپۆزیسیۆنە. بەداخەوە دەرەنجامی مامەڵەی سەقەتی ئێمە لەگەڵ ئەوان هەوڵدان بۆ دەستخستنی پۆست و هەروەها ئامانج دەستخستنی هەندێک سەروەت و سامان و پارە بوو، پاشان هاتنی پارە لە بەغدا و دیارنەمانی لە هەرێمی کوردستان و بەرزبوونەوەی دەنگۆی گەندەڵی لە هەرێمی کوردستان. ئەمە زۆر بەداخەوە لە پێگەی هەرێمی کوردستانی زۆر لاواز کرد، کار گەیشت بەو شێبە وەزعەیەکە ئێستا دۆسیە کورد بێخاوەن بێ و ئەوان حساب بۆ کورد نەکەن. بەڵام بەداخەوە هەتا لە دروستکردنی کابینەی ڕابردوو کە عەبادی تشکیلی کرد دوای ئاخر پەرلەمانی هەڵبژارنی عێراق ئەسڵەن هیچ حسابی بۆ کورد نەکرا لە پەرلەمانە. کورد هەر لە دەرەوەی قاعی پەرلەمان بوو کە حەیدەر عەبادی خۆی ئەعلانی حکوومەتەکەی خۆی کرد. ئێستاش ئەم جارە هیچ احتیبارێ بۆ کوردانەنداوە بۆ پرس و مەشورەتێکی وای پێ نەکراوە کە حکوومەتی تەکنۆکرات دا ئەمەزرێنێ وا بڕوا لە ئایندەیە من پێم وایە مەترسیەکان زیاتر ئەبێ کار گەشتۆتە ئەوەی کە ئێستا کوردەکان لە دۆستخورماتوو داواکەن کە کوردستان بچێ بە هەنایانەوە چونکە دۆستخورماتوو لە مەترسیایە بەداخەوە. بەڵێ سپاس دەکەم دواتر دێمەوە لای بەڕێزت ئەگەر بچینەوە لای کاگ ناوزاد لە هەولێر. کاگ ناوزاد سەبارەت بەوەی کە کورد لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا
بەو هەموو پۆستەی کە وەریگرتووە لە کابینەیەک لە دواییەکانی عێراقدا بۆچی نەیتوانیوە کێشەی خاک، کێشەی مادەی 140 کێشەی مەلەفی نەوت، کێشەی پشکی هێزی پێشمەرگە لە بودجێ عێراقێک لای بکاتەوە. کارەکەی چی بووە کە ئێمە یان دوای 13 ساڵ چیمان دەستکەوتووە لە عێراق؟ لەبەرەوە بە بڕای من ینی سیاست لە ئەساسدا هوەری بەڕێوەبردننی خەڵکە و لە هەمان کاتشدا سیاست هوەری بەڕێوەبردننی پەیوەندیەکانە. ئێمە لە ئاستی ینی بەڕێوەبردننی پەیوەندیەکانمان نەمانتوانیوە سەرکەوتوو بین لەگەڵ عێراق و لەگەڵ کۆی لایەنە سیاسیە هەرێمەتەکان لە ناوچەکە. بۆ نمونە ئێمە دەستورێکەیە پێی دەگوترێت دەستوری عێراق بە درێژایی هەموو ئەو ماوەیە کە لەگەڵ عێراق لە پەیوەندی دابووینە ئەو دەستورە پابندمان دەکات بەوەی کە ئێمە هەرێمێک بین سەر بە عێراق یانەوەتە قبولمانیان قبولمانیان عین دەبێت سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی لایەنی سیاسی دەستڕۆیشتوو لە ناو هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستانی ڕوون کاتەوە ئێمە پابند دەبین بە عێراقیان پابند نابین. ئێمە بەپێی ئەو دەستورە سەر بە عێراق بووینە بەڵام ئەوەندەی سەرکردایەتی سیاسی کورد پێی لە ناو دەوڵەتی ئێران و پێی لە ناو دەوڵەتی تورکیا بووە ئەوەندە پێی لە عێراقێک نەبووە کە لە ڕووی دەستورەوە سەر بە عێراق بووە یان لانی کەم عێراقێک کە سەرۆکۆمارەکەی کورد بووە لە هەموو قۆناغەکان لە دوای پرۆسەی ئازادی عێراق. ینی ئەمە پێمان دەڵێت کە سەرکردایەتی سیاسی کورد مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ عێراق نەکردووە. من واز دێنم لەوەی کە حیدەر عەبادی یان نووری مالیچیان ئەیەت عەلاوی یان ئیبراهیم جەعفەری هەموو ئەوانە لە قۆناغەکانی خۆیان کە ڕئیس وزەرا بوونە بۆچی مافی کوردیان نەداوە. ینی من نازانم ینی ئێمە نابێ وەکو کورد چاوەڕێ ئەوە بکەین سەرۆک وەزیرانێک بێ ئەو کەرکک بێنێتەوە سەر هەرێمی کوردستان یان ئەو بێ خزمەتی هەرێمی کوردستان کەواتە کاک نەوزاد ئەگەر مەبەستمان خزمەتکردنی هەرێمی کوردستان نەبێ ئێمە خۆمان زۆر شەڕی نەتەوەیی هەیە لەگەڵ عێراق نەیکەین بە شێوازی دیپلۆماسیانە بە شێوازی گەیاندنی خواست و پەیامی خۆمان لە ڕێگەی ڕۆشنبیری لە ڕێگەی فکری لە ڕێگەی سیاسی نەک ئەوەی کە من لە هەولێر دابنیشم و ڕۆژێ 5,000 بانگەشە و گوتاری دەوڵەت لێ بدەم و بانگەشەی سەربەخۆی و ڕفراندۆم لێ بدەم و لەو لاشەوەی هیچم دروست نەکرد بێ بۆ هەرێمی کوردستان و ئەو کیانی کە لە خەیاڵی مندا هیچ بنەمایەکم بۆ دروست نەکرد بێ ناکرێ ینی من لێک ناگرێتەوە دەوڵەتی کوردستانم دەوێ بەڵام بودجەشم لە عێراق دەوێت دەوڵەتی کوردستانم دەوێ بەڵام چەک و فیشەکم لە عێراق دەوێت دەوڵەتی کوردستانم دەوێ بەڵام نەفتەکە دەفرۆشم و هیچ حەق و حیسابێک لەگەڵ بەغدا ناکەم. زۆر باش ینی کۆمەڵێک لێدوانی لێک جیاوازن لەسەر ئاستی پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق زەرەری لێداوین. زۆر باشە زۆر بە کورتی بە دوا پرسیار مەگەر بە کورتی وەڵام دەیتەوە کاتمان نەماوە سەبار بەوەی کە ئێستا پێ دوایە لەوەی کە پێشتر ئێمە کێشەی خاکمانەوە بەڵام ئێستا کێشەکانی خەڵکی کوردستان لەگەڵ بەغداد بووە بە مەسەلەی کورد کراوەتەوە لە مەسەلەی بودجە ئێستا کورد ڕۆڵی تەماشاکەر یاخود ڕۆڵی یاریزان دەبینی لە عێراقدا زۆر بە کوردی سوپاس دەکەم. عیبێکی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان کێشەی لەگەڵ بەغدا بریتی بێ لە پارە و عیبێکی زۆر گەورەیە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا بریتی بێ لە بەشە خۆراک ئەرزاق یا وڵاتیان ئێمە لە کاتێکدا کە لە سەدەیەک زیاترە خەڵکی کوردستان و حەزبە سیاسەکانی کوردستان و شێخە گەورەکانی کوردستان مەلا گەورەکانی کوردستان خەباتیان کردووە لە پێناوی ئەوەی کە مافەکانی خەڵکی کوردستان بەدەست بێ ئێمە لە نەتیجەی ئەوەی کە نەمازانی سیاست بکەین ئێستاش ئەم نەزانینە بەردەوامە لە نەتیجەی ئەوەی کە لەگەڵ ملەتەکەی خۆمان پەیوەندیمان تونند و تۆڵ نییە ئیرادەیەکی جەماوەری بەهێزمان دروست نەکردووە لە نەتیجەی ئەوەی کە دیموکراسیت پێی ڕەو ناکەین ئازادی نادەین بە خەڵک بەڵێنێت بە ناو جەماوەری حزبەکانی خۆشمان ڕۆژ بە ڕۆژ پێگەکەمان لە بەغدا لاواز بووە بۆیە تەماشا دەکەین مافەنەتەوەیەتەکانمان لە عێراق دێناوە چاوەڕێ ئەوەی دەکەین وەفدەکانمان دەچین بڕێک لە قەرزیان بڕێک لە پارە بۆ هەرێمی کوردستان بێنەوە. بەڵێ سپاس دەکەین سپاس دەکەین مامۆستا لەماوینی خۆلێک داگەر دواوتە زۆر بە کورتی کاتمان نەما دواوتە من پێم وایە پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە قۆناغێکی زۆر مەترسیدارا تێپەڕێ چوونەوەی وەفدی کورد بۆ بەغدا ئاماژەیەکی ترسناکە بۆ پێگەی کورد لە عێراق. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان مامۆستا یاسین حەسەن وەزیری پێشووی دەوڵەتی عێراق لە ستودیۆی سەرکێڕوا کاک نەوزەد ڕەسوڵ ناوی پەرلەمانی عێراق لە ستودیۆکانمان لاورێ سپاس بۆ بینێرانی و سپاس بۆ ئەوکاران و خواتان.